ئازادی ڕادەربڕین دیلی دەستی سەرمایە وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی ڕاگەیاندن. ڕۆژی شەممە 11 گوڵان بەرامبەر بە 3 ئایاری 2025 لە ڕۆژمێری نەتەوە یەکگرتووەکاندا ڕۆژی ئازادی چاپەمەنی بوو. ئەم ڕۆژە دیسامبری ساڵی 1993 لەلایەن کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکان و بە پێی ڕاستپاردەی کۆنفرانسی گشتی یۆنسکۆ ڕاگەیاندرا. ڕۆژی جیهانی ئازادی ڕاگەیاندنی 2025 لەسەر ئازادی ڕاگەیاندن، ڕەوتی ئازادی زانیاری، سربەخۆیی میدیاکان و ئامانجی جیهانی دەستڕاگەیشتن بە زانیاری و پشتگیری لە ئازادیە بنەڕەتیەکان جەخت دەکاتەوە. پشتگیری لە ئازادیە بنەڕەتیەکانی ناو میدیاکان و لەوانەش تۆڕە کۆمەڵایەتیەکانی هێڵی فەرمی ڕۆژ بەڕۆژ دژوارتر دەبێت. میدیاکان یەکێکن لە سەرەکی ترین داڕێژەرانی ڕایگەشتی و چینایەتی ترین ئامرازی کاریگەرین لە ناو خەڵکدا. چینەدارەکان هەمیشە لە مێدیا جۆرا و جۆرەکان کەڵکیان وەرگرتووە و بە سوود وەرگرتن لە پارە، خاوەندارەتی مێدیاکان، ئاین، دابوونەریت، فەرهەنگ، فێرکردن و هەروەها سەرکوتی درندانە هەوڵیان داوە چینە بەرهەمهێنەر، ستەملێکرا و پێشڕەوەکانیان لە هەموو جۆرەکانی ئازادی و لەوانە ئازادی ڕاگەیاندن بێبەش بکەن. ئەم ڕاستیە لە سەردەمی گەشەی سیستەمی سەرمایەداریدا ئاشکراتر لە هەر کاتێکی تر خۆی دەرەخات. لەم سەردەمەدا مێدیاکان لە شێوازی نووسرا و دەنگ و ڕەنگدا زۆر فرەچەشن بوون و زیاتر لە ڕابرد و خەسڵەتی چینایەتی خۆیان دەرخستووە. مێدیا گشتیەکان لەوانە ڕۆژنامەکان، گۆڤارەکان، سینەما، شانۆ، وێنەگرتن، کتێب، مۆسیقا، ڕادیۆ و تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکانی کە لە هێڵی فەرمیدا کار دەکەن بە شێوەیەکی ئاشکرایان شاراوە و لە بنەڕەتدا دیفاع دەکەن لە خاوەندارەتی تایبەتی بورژوازی، لە دەوڵەتی بورژوازی، ئایدۆلۆژیای بورژوازی و سەرجەم خورافاتە بنەڕەتیەکانی بورژوازی. ئەوان هاوکات زمانحاڵی کێبڕکەی بەشە جیاوازەکانی بورژوازین. مێدیا بورژوازی و ئیمپەریالیستیەکان کە زۆربەی کات لە وڵاتانی گەشە سندوی سەرمایەداریدا سربەخۆن لە کابینەکان، بەڵام نەک هەر لە دەوڵەتی بورژوازی بەمانای گشتی وشە سربەخۆنین، بەڵکو بە تەواوەتی لە خزمەتیدان. مێدیاکانی هێڵی فەرمی لە وڵاتەکانی لە حاڵی گەشەسەندنی وەک کۆماری ئیسلامی ڕاستەوخۆ لەلایەن دەستگا دەوڵەتیەکان و لە ڕێگەی دیکتاتۆریەتی ئاشکراوە خراونەتە ژێر کۆنتڕۆڵی چینی دەسەڵاتدار و دەوڵەتی خزمەتکاریان. ئەم لایەنەی دوایی بە مەیداندارێتی فەرمی سوپەر ملیاردێرەکانی وەک ترامپ، ئیلان ماسک و خاوەنەکانی فەیسبوک و ئامازۆن لە پەنای ملیاردێرەکانی وەک مایکل بلۆمبێرگ کەلانی کەم خاوەنی زیاتر لە 45 ملیارد دلار سامانە و هەروەها ڕابێت ماردۆک کە خۆی و بنەماڵەکەی لە 5 وڵات خاوەنی 120 ڕۆژنامەن ئاشکراتر بووە. تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک بەشێکی گەورە لە مێدیا جەماوەریەکان ڕۆژ بەڕۆژ زیاتر کاریگەری و دەسەڵاتی خۆیان پەرە پێدەن. ئەمڕۆ نیوەی دانیشتوانی جیهان لانی کەم یەک هەژماری تۆری کۆمەڵایەتیان هەیە. فەیسبوک 2 ملیارد و 600 ملیۆن بەکارهێنەر، یوتیوب 2 ملیارد، ئینستاگرام 1 ملیارد و 100 ملیۆن و هەروەها تویتر 326 ملیۆن بەکارهێنەری هەیە. ئەم پلاتفۆرمانە بەم پەرەسەندنە دەسەڵاتێکی زۆریان بەسەر ئازادی ڕادەربڕیندا بەدەستهێناوە. ڕاپرسیەکان نیشانەدەن کە 50% گەورە ساڵان لە بری ڕۆژنامە و تەلەڤیزیۆن هەواڵەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەرەگرن. تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیانتوانی ئامرازێکی بەهێز بن بۆ بەشداری گشتی و ئازادی ڕادەربڕین، بەڵام خاوەندارەتی تایبەت و ستەم و سەرەڕۆیی ڕێگر بوون لە بەردەم ئەم بابەتە. هەنگاو بە هەنگاو لەگەڵ بەرەو ڕاستچوونی زیاتری حکوومەتەکان سنووردارکردنی ئازادی مێدیاکان و لەو ڕێگەیەشەوە ئازادی ڕادەربڕین پەرەی سەندووە. ئەو سنووردارکردانەی کە دەوڵەتەکان بەسەر ئازادی ڕادەربڕین و مێدیاکانی جیهانی گەشە سەندوودا سەپاندویانە لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بێسنوورە. ئەم ڕژیمی سەرمایەداری و ئیسلامیە بە جۆرێک لە سنووردارکردن و سانسۆر کەڵکی وەرگرتووە کە بەوتەی کانونی نووسەران تیراژی کتێبی لە کۆمەلگایەکی 85 ملیۆنیدا گەیاندووەتە 200 دانە. شانۆی بە تەواوی لە گۆڕەپان دوور خسووەتەوە، سینەمای فەرمی بێبایەخ کرد، ئامێرە مۆسیقیەکانی شاردەوە، زۆرێک لە هونەرمەندانی ناچار بە چوونە دەرەوە لە وڵات کردیان پراوێزی خستن. ئاشکراکردن و راپۆرتی ڕاستیەکانی کۆمەلگای وەک پیلانی ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنکار و وێنەگر نیشاندا. مێدیا دەنگ و ڕەنگ و نووسراوەکانی ئەم ڕژیمە درۆزن و چاواشەکارە کەوتونەتە بەرقوڵترین نەفرەت و بێزاری هاوڵاتیان. ئەم واقعیەتە لەو کاتەوە کە بزوتنەوەی شۆڕژگەرانەی ژیان ئازادی دەستی پێکردووە ئاشکراتر بووە. لە بەرامبەر مێدیاکانی هێڵی فەرمیدا مێدیا سربەخۆکان هەن کە هیچ ژنانی ئازادی خواز، ئازادی خوازان بەگشتی و دژبەرانی سەرمایە و سۆسیالیستەکانن. ئەم مێدیایانن کە ڕاستیەکان دەرەخەن، نەهامەتیەکانی سیستەمی قەیران لێدراوی سەرمایەداری بەیان دەکەن و
بەدیلەکەی واتە سۆسیالیزم بەرجەستە دەکەنەوە. ئەمانە بەم هۆیەوە لەلایەن دەوڵەتەکان و خاوەنکار و بەتایبەت خاوەنانی مێدیا فەرمیەکانەوە لە وڵاتانی گەشە سەندوو لە ژێر زۆرترین هێرشدان و لە دەوڵەتانی وەک کۆماری ئیسلامیدا بە تەواوی قەدەغەن. مەودای ئازادی ڕادەربڕین وەک باقی مافە دموکراتیەکان بەندە بە ڕادەی هێزی چینی کرێکار و لاوازی دەوڵەتە بورژواکەن.